عرفات ڕۆژی دوعاکردنە خۆشەویستەکانم، ڕۆژی ذکرکردنە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ باشترین دوعا دوعای ڕۆژی عرفاتە و باشترین ذکر کە لەو ڕۆژە من کردبێتم و پێغەمبەرانی پێشی من کردبێتیان ئەوەیە بڵێ چی؟ لا إله إلا الله وحده لا شريك له. ئەمە بزانن باشترین کات بۆ دوعا لە دوای بێژنی مەڕۆ تا مەغریب، ئەوە پێ ئەوترێ کاتی وەستانی حاجەکان لە عەرەفا بۆ تۆیش بۆ ئەوان و بۆ تۆیش. و باشترین ذکریش لەو کاتانە ئەوەیە بڵێ لا إله إلا الله وحده لا شريك له. هەروەها ڕۆژووی عەرەفاتیش لە دوای ڕەمەزان یەکێکە لە گەورەترین سنەتەکان لە دەستی خۆتان ئێمەدەن خۆشەویستەکانم. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ڕۆژووی عەرەفا داواکارم لە خوای پەروەردگار کەوا ببێتە کەفارەتی ساڵێکی پێش و ساڵێکی پاش، یعنی گوناحی ساڵێکی پێش و ساڵێکی پاش ئەسڕێتەوە.